سڵاو ناوم پەریە پەری نووری و ماوەی 8 ساڵە لە ئەڵمانیام لە شاری ووپەرتالین لە نزیک دیسلدۆرف و فەرموو کارەکانمان ببینن. ویستم تۆزێ باسی کارەکەمتان بۆ بکەم. جلی کوردی ئافرەتانە بە خۆمان لێرە دەیاندورین، تەبعاً بە خۆم دەیاندورم و حازریان دەکەین، چکە لەبەروەی مەسەلەن کە خەڵک دێ لە شاری تکە و لە وڵاتی تکە ناتوانێت چاوەڕێکە هەتا هەفتێک دو هەفتە بۆیان دەدووری، لەبەروە حازر و ئامادەکراومان زۆرە و لە بۆ کرێشەمانە چکە لێرە بەڕاستی کرێ خواستێکی زۆری لەسەرە، خەڵک زۆر حەزەکە، چکە بەداخەوە برێن ئێستا ئافرەتی کورد یەک جار جلکێکی لەبەر دەکا عەفلەت پێ دەکا، ئیتر جاری دووەم لەبەری ناکاتەوە. ئەوە شوێنی کارەکەیە، قماشەکان هەمووی هەر لێرەیە و لە خوارێش حینەن شوێنمان هەیە. بەخوا کوردستان بەحام لە هەموو وڵاتێک لە بۆی دێ، هەندێکیان مەسەلەنی هیندستان و پاکستان و هەندێکیانی تورکیا و ئەوانەیە، یعنی لە هەموو وڵاتەکان نۆرمال لە بۆی دێتن، بەس چونکە تەبعاً ئەوە نییە برێ مارکەی بزەبت وڵاتەکی لەسەربی بزەبت بزانی ئیچ وڵاتە چییە، بەس بەحام هەم لە ئەکسسوارەکان و هەم لە قماشەکان تێکەڵە، ینی لە کوردستان ئی هەموو وڵاتەکانە دێت. ئەوە جلی ڕەشە، بەخۆی جلی ڕەش هەموو تەمەنێک حەزی پێیەکە، هەموو تەمەنێک ئەوە لەبەرەکە، مەسەلەن تەمەنی گەنج و تەمەنی زۆربەی مەسەلەن تەمەنیان 15 ساڵە، بەس لە هەمان کات زۆر حەزیان لە جلی ڕەش. جلی ڕەش زۆر جوانە و تەبعاً بە ئەکسسوارەوە بەخۆی جلی کوردی ڕاستی یعنی ئەکسسوارەکانی. بەنسبەت هاتنی شتەکان هەمووی لە کوردستانەوە دێت، تەبعاً لە شاری هەولێر و سلێمانی و دهۆکیش لە بۆمان دێ. بەنسبەت بردن و فرۆشتنی شتەکان بەڕاستی لە هەموو وڵاتەکانی ئەوروپا هەتا بگرە ئەمریکا و کەنەدا، و هەیە داوای دەکا مەسەلەن قیاسەکەین بۆ دەنێری، ئێمە بۆیە دەنێرین و هەیە دێت بەڕاستی ئێستا هەیە لە بەریتانیا دێ، لە هۆڵەندا، لە فیلەندا، لە هەموو وڵاتەکانی ئەوروپا دێن بۆ ئێرە. ئەو خانمە لە سەرەتای برێندەسپێکی ئیشەکەم لەگەڵمە و بەبێ هیچ بەرامبەرێکیش من زۆر حەزم لێ بوو باسی ئەوە بکەم کە ئەو خانمە بەڕاستی وەکو کچی خۆم وایە، بەبێ بەرامبەر تەنها بڵێن خاوەن مێرد و منداڵە، مێردەکەی دەڵێ مادەم ئیشەکە کوردایەتیە و بۆنی کوردایەتی لێدێ و لەگەڵ تۆیە، زۆر بە خۆشحاڵیەوە دێت لە هەموو کاتێک، هەر کاتێک کە داوای بکەم ئیشم پێی بێ ئەوە دێت بۆ لام. ئیرۆ باژارێ بۆ پرتال ئەم هاتن جەم خوشکا پێری ئەم جلگێ کوردی چێ دەکەن، ئەز جلگێ کوردی ڕۆمڵخوا کریە، ئەز ئالیکاریە بە خوشکا پێریر دەکەم لە باژارێ بۆ پرتال کلۆتسبانشتراسە 11 جلگێ حرتم جلگێ منی نهتێن قماشێ نهتێن شنا gelek جوانتên اکسسواراتێنە مودێلاتێنە جلکێ حازر jî hene me dirûtine hazirin mesela hinek hene ji dervî Alman dwasînin ya talab dikin mesela mecalê wa tune de bisekinin yawlo em hem hazir hene û hem qimaş jî hene karin em ji war bidrûn karin qimaşê got ew bixwazin û em didin kiras didin kirê jî مثلا ایگو داخوازی و کری هبه مثلا نکاربن بکرن یاولو بنسبت مدیریتی تایبەتی خۆت هەبێ جلی کوردی چۆنە بەڕاستی ینی وەکو هونەرێکە تۆ دادەنیشی ینی هیچ ئەوەیەکت نییە بەرنامەیەکت نییە بەس لە خۆتەوە چەند ڕەنگێک تێکەڵەکەی چەند مثلەن قماشێک تێکەڵەکەی بەس ئەوە نەیە بەڕاستی جلکی کوردی لەکنەم زۆر گرنگە کە زۆر نەشێوێندرێ ینی هەر وەکو خۆی بمێنێتەوە چکە بەداخەوە هەندێک یعنی
کە فەقیانە و شتەکانی لێ دەکەنەوە یان تۆزێک دەیشێوێنن ئەوەی ناخۆشە بەڵام وەکوتر هەر جوانە وەکو خۆی بمێنێتەوە و دێتن دەرێ ئەوە کەم ناوێ فەقیانەی نەبێ دەڵێم یعنی چ بەڕاستی جلکی کوردی فەقیانەی نەبێ یعنی کوردی نییە بەس بە حکمی وەی کە لە بۆ هەموو قەومیەتەکان کوردی تورکیا و کوردی سووریا ئەوانە دەدورین تەبعاً ئەوان تۆزی جلکی کوردیان جیاوازە لەگەمە فەرقی هەیە ئیوان فەقیانەی نییە ینی فەرقێکی هەیە بەڕاستی بەنسبەت جلکی پیاوان ڕاستی من بەخۆم نایدورم تەبانی کوڕان و ئی پیاوان نادورین بەڵام خواستێکی زۆری لەسرە بەڕاستی خەڵک زۆر ڕۆژانە تەلەفۆن دەکا و پرسیار دەکا لەبەروە بە حازر هێنایمان بڵێن ئی پیاوان و منداڵان بە حازرە قیاساتەکەشی هەندێک جار مەزبوط و هەندێک جار زۆر مەزبوطیش نییە بەڵام لە هەمان کات باشیشە خەڵکێکی زۆر سوودی لێ دیتە و ئی کچانیش هەر ئەوش تقریبەن هەر حازر هەیە و ئی کوڕانیش هەیە. والله بەنسبەت بەراورد بە کوردستان نرخەکان تەبعاً فەرقی هەیە بەڵام فەرقێکی وانە لەبەروەی تەبعاً لە کوردستان ئەتوو یعنی بەو شێوەی ئەرکت لەسەر نییە مەسەرەن لێرە کرێی دوکان زۆر گرانە زەریبەکانت یان ئەتوو بووگاودەرت هەیە وەڵحاسر شتی زۆرت هەیە یعنی ناتوانێت و برێن بزەبت برێن وەکو کوردستانە فەرقێکی هەیە بەڵام فەرقەکەی لە هەمان کات نییە. منیش بەڕاستی ئاسانکاریم کردووە لە بۆی کە هەموو کەسێک بتوانێت جلکێکی کوردی لەبەرکە لە ڕووی مەسەلەن سعرەکان و قماشی گونجاو هەیە قماشتکە هەیە و کرێشم کردیە یعنی خەڵک دەتوانێت جلکەکان بەکرێ ببە ئەوەی زۆر مهمە کە یعنی بە نرخەکی کەم بەکرێ دەبا یەکجار دەتوانێت عەفلەی خۆی پێدەکا و دوایە دەیهینتەوە. ئێستا شوێنەکە یعنی زۆر بچووکە و پلانی ئەوم هەیە ئینشەڵڵا ئەگەر شوێنێکی گەورەم دەستکەوێ یعنی لەوە زیاتر ئەشیای بێنم یعنی لەوە زیاتر مەسەلەن جلی ئامادەکراوم هەبێ و قماشی نەوعیەتی ترم هەبێ و زۆر شتی تر هەیە بەڕاستی یعنی حەزەکەم ئەوەی هاتە دوکانەکە هەرچی شتی کوردەواری هەیە لە دوکانەکەم دەستی کەوێ بەس ئێستا بە حکمی جێ بەڕاستی جێم دوکانەکەم کچکەیە ناتوانم هەموو شتێکی تێدا دابنێم.